استودیۆی کورسان بسوار لە سلێمانی هاوکارم هاوژین جەمال لەگەڵمە بێ. هاوژین ئەم کاتتان باش و دێمە لای تۆ ماندوو نەبن، ماوەی دوو ڕۆژە لەوێ میێوان داخلەکەن و فەرمو لەگەڵ میێوانەکەت گفتوگۆ بکە بزان میێوانەکەت چێ و بابەتەکەتان چییە. پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە کە کۆنگرەکە هەنگاوی باشی بڕیوە. ئێمە لە ستۆدیۆی سلێمانی لە گەشتەکانی ڕابردوو چەندی لە دیدگەی جیاوازەوە باسمان لە کاریگەریەکانی کۆنگرەی چواردێمی پارتی دیموکراتی کوردستان کرد. بێگومان کۆنگرەی پارتی تەنیا بۆ پارتیەکان گرنگ نیە و تەنیا چاوی پارتیەکانیشی لەسەر نییە. ئێمە لەسەر ئەم بابەتە دەوەستین و قسەی زیاتر لەگەڵ بەڕێز بەکر حاجی ڕەحیم چاودێری سیاسی دەکەین و گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەوەی کە بۆچی کۆنگرەی پارتی هێندە گرنگە بەتایبەت لەلایەن ئەو کەسانی کە چاودێری سیاسین و تەنانەت لای ئەو کەسانی دیکەشی کە پارتی نین. کاک بەکر زۆر سپاس بە خێراتی بۆ ستۆدیۆی سلێمانی کوردستان 24 سەرەتا با لە پرسیارەوە دەست پێ بکەین. بۆچی کۆنگرەی پارتی هێندە چاوی لەسەرە و هەمووان بەپەرۆشن بۆەوەی کە بزانن کۆنگرەی پارتی چۆن بەڕێوە چۆ دەرەنجامەکانی چۆنن. سڵاو بۆ بینەرانی کورسان 24 سەرەتا و پیرۆزبایی لە جەنابی سەرۆک بارزانی و هەردوو بەڕێزان جێگری یەکەم و دووەم کاک نێچیروان و کاک مەسرور دەکەین کە دوێنێ لە پرۆسەیەکدا هەڵبژێران و ئەمڕۆژ بڕیارە کە کۆتاڕۆژی کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستان بێ. بەنسبەت گرنگی کۆنگرەوە فعلەن کۆنگرە یەکێکە لە وێستگە سیاسیەکانی هەر حیزبێکی سیاسی بۆ نوێبوونەوە و پێداچوونەوە بە کار و بەرنامە و استراتیجیە و حیزبە. بەڵام بەنسبەت پارتیەوە جیاوازێکی تری هەیە ئەوەی کە پارتی حیزبێکی مێژوو کردە، تەمەنێکی گەورەی هەیە کە 76 ساڵ لە خزمەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا بووە و هێشتا بەردەوامە و کاریگەرترین هێزی سیاسی و سەربازیە لە کوردستان و حیزبێکە لە حکومڕانی هەرێمی کوردستان بەشدارە و ڕۆڵی سەرەکی هەیە و حیزبێکە کاریگەری هەیە، پێگەی جەماوەری گەورەی هەیە لە کوردستان و لەسەر ئاستی کوردستان مەبەستم و حسابێکی تایبەتی بۆ دەکرێت لە پەیوەندیە دیبلۆماسیەکانی لەگەڵ جیهانی دەرەوە و وڵاتانی هەرێمی. بۆچی هێندە چاوەکان لەسەر کۆنگرەی پارتین بەتایبەت لەلایەن لایەنەکانی دیکە و تەنانەت لەلایەن خودی هاوڵاتیانیشەوە بەتایبەت ئەوانی کە پارتی نین؟ بەڵێ لەبەرەوەی پارتی خاوەنی بڕیاری سیاسیە و ئامانجی دیاریکراوی هەیە و ئامانجە دیاریکراوەکانیشی کاری بۆ کردووە و هەندێک لە ئامانجەکانی بەدی هاتوون و هەندێکیان هێشتا ماون و حیزبێکە بۆەوەی کەوتم لەبەرەوەی پێگەی جەماوەری هەیە و لە حکومڕانی بەشدارە بڕیاری سیاسی لایە و ئەمەش کاریگەری لەسەر بەڕێوەبردننی سیاست هەیە لەم ناوچەیە. باشە و یەکێکە لەو حیزبانەی کە هێشتا لە کوردستان کاریگەریەکی گەورەی هەیە لە بەڕێوەبردننی هەم سیاست هەم حکومڕانی هەم دیبلۆماسی. باشە کاک بەکر بۆ پێی کە پارتی حیزبی یەکەمە بێگومان کە بەرپرسیارەتی یەکەمیش دەکەوێتە سەرشانی ئەو. لە ماوەی ڕابردوودا پارتی چی کردووە بۆ ئەوەی کە نێوانی هەزولانە سیاسیەکان بەتایبەت نێوانی کێتی و پارتی جۆرێک لە جۆرەکان ئاسایی بێ و ئێستاش کە دۆخەکە جیاوازە و بە دوای کۆنگرەش بێگومان کە دۆخی پارتی جیاواز دەبێت، پارتی چی بکات بۆ ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان و بەتایبەت یەکریزی نێوان هێزولانە سیاسیەکان زیاتر بەرەو ئاسایی بچێت و زیاتر ئەوە کارێکی وا بکات کە نێوانی هێزولانە سیاسیەکان پتە بێت. ئێمە بووی نەگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەگەر هەر باسی ئەو حەدەسی ئەو دوو ڕۆژە بکەین. یەکێک لە ڕاستپاردەکانی کۆنگرەی چواردەی پارتی کە دوێنێ لە وتاری سیاسی پێشکەشکرا پێداچوونەوەی پەیوەندیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان، هەم کوردستانی هەم عێراقی و هەم لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق کە بڕیارە ڕاستەوخۆ دوای کۆنگرا لیژنەیەک پێک بێت بۆ پێداچوونەوە بە سیاسەتی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان و بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕیاری ئەوەش دراوە کە لیژنەیەکی حکوومەتی هەرێم سەردانی ئەو حکوومەتی عێراق کە هێشت تازە پێکێنراوە سەردانیان کا بۆ دیڕاستەکردن و بەرچاوڕوونی زیاتر لەسەر ئەو بەرنامەیە کە پێشەوەی حکوومەت دامەزرێ لەسەر ئەو خاڵانەی کە لەسەری پێکهاتوو. باشە کار بەکر بێگومان هەر حیزبێک کە کۆنگرا بەستێت بێگومان ڕوبەڕووی هەندێک ڕەخنە و واروەها هەندێک لە جۆرێک لە جۆرەکان باس دەوێت دەکرێت کە ڕەنگە کۆنگرەکەیان
کێشەی تێدا بێت یا باش بەڕێوە نەچێت. کۆنگرێم جاری پارتی ئەو ڕخنانی کە لی دەژیرێت و ئەو پێشنیازانی کە بۆی دەکرێت تا چەند ڕخنەکان ڕخنی واقعین ئایا ئەو ڕخنانی کە لە سۆسیال میدیا دەبینێت لەسەر کۆنگرەکەی پارتی ئایا لەناو کۆنگرەدا ئەم کێشانە هەیە؟ لە ڕاستیدا کۆنگرە مەحەتەیەکە بۆ پێداچوونەوە بە هەموو ئەو خاڵانەی کە باسکرا لە پێشنیار لە استراتیژی سیاستکردن لە ڕەخنا لە پێشنیار لە هەموو شتانی کە هەیە بەڵام ئەمە پەیوەندی بە ناوخۆی خودی ئەم حیزبەوە هەیە پەیوەندی بەو ئەندامانی کۆنگرەوە هەیە کە لە ناو هۆڵی کۆنگرە نەک بە یەکێک کە لە دەرەوەیە ڕەخنە بگرێت ڕەخنەکان ئەگەر ڕەخنەی بنیار نەربێ بێگومان حسابی بۆ دەکرێت و لێکدانەوەی لەسەر دەکرێت و کاری لەسەر دەکرێت بەڵام ڕەخنەیەک کە هەر ڕقنەیەکی ئەرتیجالی بێ ئەمە بۆ حیزبێکی سیاسی لە بەرچاو ناگیرێ بەڵام خودی حیزب بۆ خۆی بێگومان لەبەرەوەی پارتی 12 ساڵ بوو کۆنگرەی نەبەستە بوو لەبەر زروفی ناوخۆی و دەرەکی و هەندێک ئەو بارودۆخانی کە کوردستان پێدا تێپەڕی لە مەسلەی شەڕ و کۆڕۆنا و ئەوانە بێگومان هەموو ئەو کەم و کورتیانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا هەن لەو کۆنگرەیە چارەسەر دەکرێن و بڕیاریان لەسەر دەدرێت. دەست خۆش کاک بەکر زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.